عزیزان سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش کاتژمێر 12 سەرنجمانە سەر کۆمەڵێک بابەتی گرنگە لە ئەم گەشتەدا زانیاریەکانی تایبەت بە ئیسرائیل و ئێرانە و گرژی و ناڕەحەتی یاخود ئەو گرژی ئاڵۆزی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هەبوو کۆتای هاتوو ئێستا تەنها قسە لەسەر بابەتی ئەتۆم لەو وڵاتەدا دەکرێت کە داوا لە ئێران دەکرێت کە پابەندی بڕیارەکانی ڕێکخراوی نێودەوڵەتی وزە بێت لە سەراستی جیهان و فەڕەنسا هم داوای کردووە چارەنووسی خامنەی هەیە ڕۆژنامەیەکی ئەمریکی نەک ڕۆژنامەنووسێک ڕۆژنامەیەکی ئەمریکی باسیەوەی کردووە کە چارەنووسی خامنەی دیارە لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێک بابەت هەیە زانیاریمانەیە سەبارەت بە تەقینەوەکی هەڵەبجە و کۆمیسیۆنیش کۆمەڵێک زانیاری لەسەر هەڵبژاردنەکانی پارلەمانی عێراق بڵاو کردوێتەوانێ ئەمانە کۆمەڵێک زانیاری دیکەمانەیە کۆمەڵێک ناونیشانمانەیە سەرنجمان لەسەر دەبێت و لە گەشتەکەشدا بەوردی زانیاریەکانتان بۆ خەینە ڕوو. بۆی تەقینەوەیەک لە گوندی سازانی سنووری پارێزگای هەڵەبجە 3 کەس گیانیان لەدەستدا و 4 کەسی دیکە بریندار بوون. خاننشینانی هەرێمی کوردستان کە لەسەرتێ ئەم ساڵەوە خاننشین بوون داوای خەرجکردنی موچەکانیان دەکەن و دەڵێن 6 مانگە موچیان وەرنەگرتو و لا ڕەوشێکی دارایی سەختدان. ئەمڕۆ کۆتاوادێ بۆ تۆمارکردنی ناوی کاندیدەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق وادەکەش درێژ ناکرێتەوە. هاوسەرۆکی کەچەکە داوا دەکات حکوومەتی تورکیا هەنگاوی کردەی و پێویست بۆ ئاشتی بنێ و دەژڵێت نابێت ئەنقەرە دەستەواژەی تورکیای بێتیرۆر بۆ ئاشتی بەکاربێنێت. ڕۆژنامەیەکی ئەمریکی پرسیار لە چارەنووسی عەلی خامنەی ڕێبەری باڵای ئێران دەکات و دەڵێت سەرەڕای ئاگربەست ماوەی هەفتەیەکە هیچ تۆمارێکی دەنگی و ڤیدیۆیی بڵاو نکراوەتەوە. نوێنەری سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەڵێت ڕێکەوتنی ئاشتی لەگەڵ ئێران نزیکەوە سەرۆکی فەڕەنساش داوا لە تاران دەکات هاوکاری ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم بکات. بۆی تەقینەوەکەی کە لە گوندی سازان ڕوویداوە لە پارێزگای هەڵەبجە 3 کەس گیانیان لەدەستداوە و 4 کەسی دیکەش بریندارمووی کە زانیاری بزانین یاخود زانیاری نوێ لەسەر ئەم ڕووداوە بزانین دەچینە لای سەلاح جەمیل پامنێری ئەمە لە هەڵەبجە. سەلاح ئەم کاتت باش دێمە لای تو زانیاریمان پێ بدە. بەناوی خوای گەورە و میێرەبان بەداخەوە سەر لە بەیانی ئەمڕۆ ئێمە ئاگادار کراین کە ڕووداوێک ڕوویدا بوو لە کوڵی متکان کە گوندێکە کەوێتە لای ناوچەی سازان کە 7 گەنج ڕۆشتون بۆ ڕاوماسی بەداخەوە تەقیوەتەوە پیانە و 3 کەس گیانی دەستدا و 4ش بریندارە تا ئێستا و ئامارەکان. نازان هۆکاری تەقینەوە یا ڕووداوی حادسەکە تێنتی بووە یامین بۆ چی بوو؟ تێنتی بۆ بەڵێ ڕووداوەکە تێنتی بووە بۆ ڕاماسیان بردۆ بڵێ. بریندارەکان دۆخیان چۆنە؟ دانێکیان دۆخی جێگیرەوەیان کە دۆخیان جێگیرنێ بەداخەوە. نا تێنتی بۆ تێنتیان بەکارێناوە. بەڵێ بەڵێ نازانم ێستا ئێمە و زانیارە نەمان لا نییە بەسەر چاوم دیارە هێفی ئەوەی کە گوێبیستی بوونەوە وتەبێژی پۆلیسی پارێزگای هەڵەبجە بۆ باسی لەوە کرد کە بەهۆی ئەو تەقینەوەی سەر لە بەیانی ئەمڕۆ سەعات 6 بەیانی لە قەراغ ئاوی ڕووباری سیروان کە دەکەوێتە گوندی سازان لە بەتایبەتی لە ناوچەی کوڵی متکان تەقینەوەیەک ڕوویاوە وتەبێژی پۆلیس پارێزگای هەڵەبجە لە تێنتیە خەڵکێکی دیکەش کە پێشتر بریندارەکانی لە ڕۆخی ئاوەکەوە نابووە ئاماژەی بۆ کرد کە یەکێک لە قوربانیەکان پێبەت مینێکە داناوە مین تەقیوەتەوە ئەم بریندارانەی لێکەوتۆم قوربانیانەی لێکەوتۆ تاوەکو ئێستاوت ئەم دەقەیە 3 لە قوربانیەکان گیانیان لەدەستداوە 4یان بریندار بوون ئەوەی کە لێرە هەیە بەشێکی زۆر لە هاوڵاتی سنووری پارێزگای هەڵەبجە هاتوونەتە ئێرە کە سوکاری ئەو قوربانیانن 6 لە قوربانیەکان 6یان کە سوکاری یەکن یەکێکیان با پێی زانیاریەکان میوانی ئەمان بووە هاتووە لە
بە پێ و زانیارانەی کە دەست ئێمە کەوتوەیەکە لە قوربانیەکانەوەی کە گیانی لە دەستداوە کەمتر لە مانگەکە پرۆسی هاوسەرگیری پێکێناوە و یەکی کشیان لەوانەی کە هەم گیانی لە دەستداوە لە دەرەوەی وڵات هاتوۆتەوە بلیتیشیان بڕی بوو بۆی بگەڕێنەوە بەڵام دیارە بەهۆیەوە بارودۆخی کە فڕۆکەخانەکان داخراوە نەیتوانەوە بگەڕێتەوە ئەمڕۆ لەم ڕووداوی هەڵەبجەدا گیانی دەستداوە تەقینەوەکە لە سنووری گوندی سازان بووە هۆی کەوتنەوەی حەو قوربانی کە سییانیان تاوەکو ئێستا گیانی دەستداوە جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە بە کورسات نوێزی ڕاگەیان کاگا کامەگەر ببوورە کۆنگرە ڕۆژنامانێکە زۆر وازەح ڕەنگە نەگەشتێتە بینەر ئەو زانیاریانی بەدەستێوە گەیشتووە هۆکاری تەقینەوەکە چی بووە بۆ تاوەکو ئێستا نەتوانراوە ئەوانەی کە بریندارن بگەێنرێتەوە هەڵەبجە چونکە بە پێی زانێرەکان لە سەعات 6 بەیانیەوە ڕووداوە ڕوویەوە ڕاستەکەی بەداخەوە ڕووداوەکە هۆکارەکەی تێنتی بووە کە بەکاریان هێناوە بە ڕاوماسی تەقیبە تۆپیانە و سێ کەسیان گیان لە دەستدا و چواریش برینارە بەڵام ئەو شوێنە لەبەرەوەی شەبەکەی موبایل نییە و شوێنەکە زۆر سەختە لەبەرەوە تا ئێسش هەنێ لە جەنازەکان نەمانتوانە بێنە سەرەوە ئێستا تیمەکانمان ئێستا حالیان لەوێن ئێستا چەند تیم لەوێەوە یەکێک لە بریندارەکان ئێستا گەێنرایەوە بەڵێ تیم هەموو تیمەکان لەوێن پۆلیس لەوێ تەندروستی لەوێ بڵێ یەکێکە لەو بریندارانەی کە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە بە ئێمەی ڕاگەیان وتی لە دقەیەک تا 2 دقەی دیکە دەگاتەوە نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجەوە لە ئەو ساتی کە بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە کە خۆی مەیدانیان لە ناوچەکەیە ئەوە بریندارەکەیان گەیاندوتە هەڵەبجە بەڵام باس لەوەش دەکرێت دۆخی تەندروستی ئەم بریندارش ڕەنگ نییە باش بە پێ و زانیارانی کا دەست ئێمە کەوتو یەکێک لە ئەوانەی کە لە ناو تەقینەوەکەدا پێوە بۆ خەڵکی هەڵەبجە نیە میوانی هەڵەبجەیەکانە لە شاری سلێمانیەوە هاتووە بەڵام کۆمەڵە زانیاری هەیە تاوەکو ئێستا بە تەواوەتی پشت ڕاست نەکراوە ئەوەی کە ئێستا بریندارەکە لەلایەن تیمی تەندروستی هەڵەبجەوە سەڵاح گوێت لە منە داگیرا و برایە ژووری بەڵێ هێوی من گوێم ئەوەی کە من تێگەیشتم ئەوانی کە بریندار بوونەوەش کە گیانە لە دەستداوە تەنها ئەم کەسە هێنراوەتە سەرەوە بۆی کە خۆشی باسی کروتی شوێنی ڕووداوەکە سەختە تەنها یەک کەس هێنراوەتە سەرەوە یا هێنراوەتە نەخۆشخانە هێوی پێشتر لە سەعات دەدا 2 بریندار گەێنرایەوە هەڵەبجە چونکە شوێنەکە سەخت بوو لە ئێستاشدا 2 لە گیان لە دەستراوەکان بریندارێکی دیکە بە پێی ئەو زانیارانێ بێمە درراوە ئەگەێنرێت هەڵەبجە ئەمەش کە هاتووە تاڵەجەمەی کە ئێستا دێت ئەمە بە پێی وتەی جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە بێت ئەمە یەکێکە لەوانەی کە ڕەنگە گیانی لە زەبیا دۆخی تەندروستی زۆر سەخت بێ 4 بریندار هەیە یەتەوە ئێرە سییانیشان کە گیانیان دەستداوە دەبرێتە پزیشکی دادی هەڵەبجە دەبرێتەوێ لەوێ هەموو ئامادەکارەکراوە لە بەیانی زۆوە هەموو تیمەکانی تەندروستی تیمەکانی هێزانامنیەکان و تیمی ئەو تیمانەی کە پەیوەستن بە دەمەوەچوونی ڕووداوە لە ناوەکاوەکاندا ئەوانە هەمویان چوونەتە ناوچەی سازان و خەڵکێکی زۆریش وەک هێزی پشتیوانی بۆ هاوکاریکردنی تیمە حکومیەکان لەوێن جگە لەوەی کە کەس و کاری قوربانیەکانی بەشێکی زۆریان لێن و بەشێکی زۆریشیان لێرن ئەوەی کە هەیە وەکو دەمرێت لە چای میدیاکانەوە ئەوە ئەو ئەمبوڵاسی دۆمەیە ئۆتۆمبیلی فریاکەوتنی دووەمەکە لە دوای سەعات 12 دەگەێنرێتە نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە بە پێی وتەی بێژی بە پێی وتەی جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە یەکێک لەمانە کە بریندارەکەیە بریندارەکە دۆخی تەندروستی باش نییە و جێگیر نییە ئەوەی کە لێرە پێیان بکرێت بۆیان ئەنجامەدەنەوەیشی کە پێویستی بە حالە و ڕەوانەکردنی خێرابێ دەنێرێتە سلێمانی بەڵام بە پێی هەموو ئەو زانیاریانە بە پێی لێدوانەکان وتەبێژی پۆلیسی هەڵەبجە ئاماژەی بەوە کرد کە ڕووداوی تەقینەوەکە بەهۆی تێنتیەوە بووە کە ئەم حەو قوربانیەی لێکەوتوێتەوە بەشێک لەوانە بە تایبەتی یەکێک لە گەنجەکان تەنها مانگێکە پرۆسی هاوسەرگیری پێکەناوە یەکێک لە کەسوکارەکەی وتی تەنها 5 ڕۆژە گواسوێتەوە یەکێکی دیکە لە قوربانیەکان لە دەرەوەی وڵاتەوە هاتوێتەوە بە سەردان و میوانێکی خۆشیە لە گەڵا بۆ هەر ئەویش
پێکەوە لە دەروی وڵاتەوە هاتوێتەوە ئەمڕۆ ویسویانە ڕۆژێکی جیاواز بەڕێ بکەن کە کارە ساتە نەخوازراوەیان بەسەردا هاتووە دۆخەکە بۆ هەموو هەڵەبجەکان دۆخێکی زۆر ناخۆش و دڵتەنگەوە خەڵک زۆر لە دۆخێکی نیگەرانی ناڕەحەتدایە و ئەوەشی کە زیاتر ماوەتەوە ئاماژەی پێ بکەین ئەو قوربانیانەی کە لەم ڕووداوەدا بوونەتە قوربانی هەمویان خاڵەزا پورزا و کەسوکاری یەکن و هەمویان خزمی یەکن و لێرە بۆیە دەبیرێت زۆربەی کەسوکارەکانیان لێرە بوونیان هەیە بەڵێ هێوی تاوەکو ئێستا ئەمە کۆی گشتی زانیاریەکانە لە ئەنجامی ئەو تەقینەوەی لە ناوچەی کوڵی میتکان لە سنووری گوندی سازان کەوتوێتەوە کە حەو قوربانی لێ کەوتوێتەوە تاوەکو ئێستا سییانیان گیانی لەدەستداوە چواریشیان بریندار بووە. سەڵاح سپاس بۆ زانیاریەکانت لە بوونی زانیاری نوێ حتمما دەگەڕینەوەلات هەر بژی ماندوو نەبی. بەرداوام بین خانشینانی هەرێمی کوردستان کە لە سەرەتای ئەم ساڵە و خانشین بوون داوای خەرجکردنی موچەکانیان دەکەن. ئەو خانشینانە ماوەی 6 مانگە موچیان وەرنەگرتووەکو خۆیان دەڵێن لە ڕۆژێکی دارایی سەختدان و هەر بۆیە داوا دەکەن موچەکانیان خەرج بکرێت. لە دوای بڕیارەکەی حکوومەتی هەرێم بۆ جێبەجێکردنی یاسای خانشینی یەکگرتووی عراق لە سەرەتای ئەم ساڵ و نزیکەی 27,000 موچەخۆری خانشین بوو و مانگانەش ژمارەکەیان لە زیاد بووندایە. ئەوە بۆ 6 مانگ دەچی موچەم وەرنەگرتووە لە دوای مانجی 2024 تاکو ئێستاکە یەک موچە ماوەگرتووە یعنی ئەوە بۆ 7 مانگ دەچێت بەرەو 7 مانجی دەڕوا کە موچەمان وەرنەگرتووە بەڕاستی ئەو چێشانە لە بۆ هاوڵاتی یەکجار باری قورس کردووە 6 مانگ لە هیچ وڵاتێک نەبووە لە دنیادا کە فەرمانبەر 6 مانگ موچە وەرنەگرێ خانەنشین 6 مانگ موچە وەرنەگرێتن ئیکرامیە وەرنەگرێتن یعنی تاکو هەویەکەیان پێمان داوە زۆر یعنی بەڕاستی هیلاک بووین ماندوو بووین لەسەر گەڕانەوەی هەویەکانیش چونکە مامەڵەکان زۆر بە سستی دەڕواتن. سەرچاوێکی باڵای ئەمنی لە پارێزگای سلەیمانی ئاشکرای دەکات پلانێک هەبووە لە نێو خۆپشاندانی مامۆستایانەوە تەقە بکرێت و ڕۆژی ئەمنی سلەیمانی تێک بچێت بەڵام شکست بە پلانەکە هێنراوە سەرچاوە باڵا ئەمنیەکە ڕایگەاندووە بەرنامە هەبووە لە نێو خۆپشاندانی ئەمڕۆی مامۆستایان تەقە بکرێت و پشێوی دروست بکرێت و ڕۆژی ئەمنی سلەیمانی تێک بێت بەڵام ئەم کارە هیچ پەیوەندێکی بە مامۆستایانەوە نەبووە نیشە بەڵکو لایەنێک بە بەرنامە ویستوێتی ئەنجامی بدات واڕوونیشی کردێتەوە ئەو زانیاریانیان بە دقیقی پێگەیشتووە بە تەواوەتی پێگەیشتووە تەنانەت جۆر و شێوازی تێکدانەکەشمان پێگەیشتووە کە لایەنێک دەیویستە ناو خۆپشاندەرانەوە تەقە بکات و خەڵک بکوژێتەوە ڕەوشی ئارامی و ئاسایشی سلەیمانی تێک بدات واجەختی لەوەشتۆ دوای دڵنیابوونەوە لە زانیاریەکان و لە پێناو بەرژەوەندی گشتی هاوڵاتیاندا هێزە ئەمنیەکانیان ڕاستپاردووە کە لەبەر ڕەوشی ئارامی سلەیمانی بە هیچ جۆرێک ئەو خۆپشاندانان ئەنجام نەدێت تا چی دیکە مامۆسایان نەبنە قوربانی ڕۆژی خراپی سیاسی لە هەرێمی کوردستاندا وا بەوتی سەرچاو ئەمنیەکە دەستگیرکردنی ئەو مامۆسا بەڕێژزانش لەبەر ئەوە بووە کە ئەوان سوور بوون لەسەر ئەوەی خۆپشاندانەکە ئەنجام بدەن بەبێ ئەوەی ئەو بەڕێزانە ئاگداری ئەو بەرنامە و پلانە بن کە دژی ئەوان و ئارامی شاری سلەیمانی داڕشرا بوو و دووپاتیشی کردوتەوانێ لەبەر ئەوەی ڕەوشەکە یاخود ڕەوشە ناهەموار و ئەو بەرنامە ئەو پلانە نەبێت هەرگیز شاری سلەیمانی ڕێگری لە هیچ خۆپشاندانێکی مامۆستایان نەکردو لە ڕابردووشدا چەندین خۆپشاندانی گەورە ئەنجامدرا و هێز ئەمنیەکان پارێزەری مامۆستایان و خۆپشاندەرانیش بوون. ئەمڕۆ ڕۆژی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرە لە سەراستی و لە هەرێمی کوردستانیشدا لە کۆمەڵێک ناوچەی هەرێمی کوردستانیشدا یان هەفتەی بەرەنگاربوونەوە ڕاگەنراوە یاخود کۆمەڵێک چالاکی سەبارەت بەم بابەتەوە بەم ڕۆژە بەڕێوە دەچێت ئەمیر محەممەد پامنێری ئەماز لایڤێکی ئامادە کردووە بێکەوە لایڤەکەی بین بابزانین زانیاریەکانی چین.
سڵاوتان لێبێ وەک دەزانین ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرە بە بۆ نێوە لە سەر تاسەری جیهانە کۆمەڵێک چالاکی جیاواز بەڕێوە دەچێت. هەرێمی کوردستان و بە دیاریکراوی شاری سلێمانی بێبەش نیە لەم بابەتە، یعنی لە چەندین شوێنی جیاواز بۆ شیارکردنەوە چەندین چالاکی جیاواز بۆم بابەتە بەڕێوە دەچێت. من ئێستا لێکێکم لەو چالاکیانی کە ڕێکخراوە بەڕێوە دەچێت وەک لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەرە. لێرە گفتوگۆی زیاترەکەم هەم لەسەر ئامارەکان هەم لەسەر ڕێکارەکان لەگەڵ بەڕێز وتەبێژی دەستگای یاسایشی هەرم بەڕێز سەلام عەبدولخالق کاک سەلام سڵاو لێبێت تۆم کاتۆ باش. بەگشتی لە ئێستادا بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر با بڵێن بە دیاریکراوی لە سنووری پارێزگای سلێمانی چۆنە ئەو ئامارانەی کە ئێستا بەردەستن چین چۆنن ئامارێکی مەترسیدارن بۆ پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان بەگشتی؟ بەڵێ سڵاوتان لێبێت. لە ساڵ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان کە ئەمە ڕۆژێکی جیهانی و لە هەموو جیهان ئەم بۆنێ یاد دەکرێتەوە و لەم ڕۆژەدا گرنگترین ئەو ئامارانەی کە تا ئێستا لە ساڵەکەدا بە درێژایی ئەم ساڵ چۆن بووە دەخرێتە ڕوو. یەکێک لەو ئامارانەی کە خراە ڕوو ئەویش بریتە لە دەست بەسەراگرتن و یاخود دەستگیرکردنی تۆمەتباران و دەست بەسەراگرتنی مادەکانە. لەوانە ئێمە ئەم ساڵ 520 تۆمەتبار دەستگیر کراون کە 243 لەو تۆمەتبارانە بەکارهێنەری مادەی هۆشبەر بوون و لە هەمان کاتیشدا دەستگیراوە بەسەر بڕی زیاتر نزیکەی 500 کیلۆگرام مادەی هۆشبەر بە هەموو جۆرەکانیەوە. بۆ مەبەستە ئێمە توانیمانە بە هەماهەمانگ بین لەگەڵ سرجەم بەڕێوەبەراتەکان لە هەرێمی کوردستان چونکە ئەمە پرسێکی نیشتیمانیە و ئێمە هەوڵەکانمان لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا دووپات دەکەینەوە کە لە ڕێگای بەڕێوەبەراتی نیشتیما دۆشبەرەکان کە سەر بە دەستگای یاسایشی هەرێمی کوردستانە هەوڵەکان چڕ دەکەینەوە بەردەوام دەبین لە ئەم ئەرکە پیرۆزە کە ئەرکی پاراستنی کۆمەڵگەکەمانە لەوەی کە مادەی هۆشبەری تیادا بڵاو نەبێتەوە و ڕێگر بین. ئەم جۆرە کۆنفرانسانە گرنگی خۆی هەیە سوپاس و پێزانینمان هەیە بۆ ڕێکخرانی ئەم جۆرە کۆنفرانسانە کە یەکێک لەوانە دامەزراوی ڤژن و هەروەها بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی CDO توانیوانە ئەم جۆرە کۆنفرانسە گرنگانە ساز بکەن کە تیایدا ئامارەکانیشی تیا بڵاو دەکرێتەوە لە هەمان کاتیشدا استراتیژی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لەلایەن هەموو نێوەندەکان دەخرێتە ڕوو. یەکێک لەوانەش بۆ نمونە بابەتی هۆشیاریە کە چۆن گرنگی خۆی هەیە وەروەها بابەتی چارەسەریە چۆن چارەسەری ئەو تۆمەتبارانە بکرێت بە تایبەت ئالوودەبوانی مادەی هۆشبەر کە ئێمە ئەو ئالوودەبوانە وەکو نەخۆش سێر دەکەین لە هەرێمی لە گرتوخانەکان وەکو ڕاگیراوان و لە نزیکەوە سەرپەرشتی چارەسەری دەکەین لەوانە بە هێنانی دکتۆرە بەڕێزەکان لە دکتۆری دەرونی واروەها توێژەری کۆمەڵایەتی و لە هەمان کاتیشدا مامۆستایانی ئاینیش بە هەمان شێوە هاوکارمان و زۆر سپاسیان دەکەین بۆ ئەوەی کە ئالوودەبوان وەکو ئامۆژگاریەک ئێمە بتوانین چارەسەریشان بۆ بدۆزینەوە و شانەوەیان بۆ بکرێ هیچ نەبێت لە ڕاگیراوانە بگرێن بۆ نێو کۆمەڵگا. باشە کاک سەلام ئەگەر بە ئامارەکان بێنین با بڵێنەوە ئاماری کە ئێستا خۆت باسی لێ کە ئاماری ئەم ساڵە و بەڵێن چەند مانگەیە بە بەراورد لەگەڵ ساڵەکانی پێشوو لەگەڵ ڕابردووە ئامارەکان مەترسیدارن با بڵێن ڕێژەی بازرگانی کردن زیادی کردو هەرچەندە زۆربوونی ئاماری دەست بەسەراگرتن دڵخۆشکەرە بەڵام با بڵێن زۆربوونی ئەو ڕێژەیە یاخود هەوڵی بازرگانی بەم ڕێژەیەوە ئەمانە ئاماری مەترسیدارن یاخود چۆنن؟ بەراورد بۆ داتایی بەدەستمانە بەکارهێنانی مادەی هۆشبەر کە 243 کەس بوون ئەم ساڵ وەکو دەستگیرکردنیان بەراورد بە ساڵی پار کەمتر بووە بەکارهێنان. ئەمەش دەلالەتی ئەوە کات کە بەرنامە هۆشیاریەکان زۆر کاریگەر بوون بەڵام ئەوەی تێبینی کراوە کە بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لە هەڵقشان نابووە بە تایبەت بازرگانان کە هەویستیانە هەرێمی کوردستان وەک ناوچێکی ترانزیت بەکاربێنن ئێمە توانیمانە تا ڕادێکی زۆر باش بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی نیشتیما دۆشبەرەکان لە حکوومەتی فیدراڵ لەسەر ئاستی ئاڵوگۆڕی زانیاری هەواڵگەری توانیمانە ئێمە ڕێگر بین لەوەی هەرێمی کوردستان وەکو ناوچێکی ترانزیت بەکاربێنرێت هەر بۆیە ئەو بڕەبەرچاوانی کە مادەش دەستی بەسەراگیرێت دەرخەری ئەو ڕاستیەیە کە هەوڵەکانمان بەردەوامە و تواناکانمان لە هەموو ڕوویەکەوە خسۆتە گەڕ بۆ ئەوەی نەهێڵین مادەکە لەسەر سنوورەکانیش داخلی هەرێمی کوردستان بکرێت. باشە تا پرسیارم بابەتی شاندنەکە بێت هەڵبەت لە ماوەکانی پێشوو شایمە بە داداشتمان لەسەر و بابەتە کرد ئێستا بەشێکی باش لە هەوڵاتیانی کە پێشتر بەکارهێنەری مادەی هۆشبەر بوون و ئێستا چارەسەری وەرەگرن ئامارەکانی ئەم هەوڵە چۆنە
جێگەی دڵخۆشکەرەیە هاوڵاتێکی پێما بە زۆر کە بەکارهێنەرن بەبێ ئەوەی دەگیر بکرێن خۆیان زۆر کات دێن بۆ ئەوەی کەوشیان نیان بۆ بکرێت و پاگو بنەوە با بڵێن لە بەکارهێنانی مادەی هۆشبەر دەست خۆش بێ ئێمە ڕاستەکەی یەکێک لە خەستەتە گرنگەکانی بەرەنگاربوونی مادەی هۆشبەر بریتە لە چارەسەری یاخودشانەوەی کەسەکان بۆ نێو کۆمەڵگە وەکو ئاماژەم پێدا لەلایەن کەسانی بەرپرس یاخود ئەوانی کە تایبەتمەندن بە چارەسەری لەوانە لە بەڕێوەبەرەتی تەندروستی شارەکانی هەرێمی کوردستان و هەروەها نێوەندەکانی تر واروەها پزیشکانی دەرونی بەسپاسەوە هەمویان لەسەر خەتن کە ئەو و کەسانی بە تایبەتی ئالوودەبوون و بە تایبەتتر ئەوانی کە یەکەمین جاریانە تووشی ئەمە دێدەبن لە نزیکەوە ئەم مژگاریان دەکرێت لە نزیکەوە هەوڵی چارەسەرکردن و شیانەوەیان دەکرێت و لە ماوەکانی ڕابردوودا ڕێژێکی باش لەوانە چارەسەرکراون و چاودێریش کراون لە هەمان کاتە کە نەگەڕنەوە سەر مادەکە. کاکسەلام عەبدولخالق وتەبێژی دەستگای یاساییشی هەرێم سپاس بۆ تۆ سپاس بۆ زانیارەکانیشت بەڵێ ئەمریکا گوێبیستی مولای وتەبێژی دەستگای یاساییشی هەرێمی کوردستانەوە ئەو ئامار و ئەو هەوڵانە بوون کە بە بەردەوامی دەستگای یاساییشی هەرێمی کوردستان هەوڵی کۆنتڕۆڵکردن و نەهێشتنی با بڵێن هەم بازرگانیکردن و هەم بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەدات. هەربژی ئەمیر دەچینە هەولێر گەیلان سابر پامنێری کوردستانی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت لە پاش ئاگربەس باسەوە دەکرێت بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەی بەخۆی بینە با بزانین ئەمڕۆ لە بازاڕی ئاڵوگۆڕی دراو لە هەولێر چۆن مامەڵە بە دینار بەرامبەر بە دۆلارەوە کراوە گەیلان سڵاو لە بێم کاتت باش دێمە لای تۆ قسەمان بۆ بکە با بزانین چی هەیە ئەمڕۆ 100 دۆلار بەرامبەر بە چەند دیناری عێراقی مامەڵەی پێوە دەکرێت هێوی سڵاو لێ بێت 100 دلار لە بازاڕی ئاڵوگۆڕی دراوەکانی شاری هەولێر بە 150 بۆ 300 دینار مامەڵەی پێوە دەکرێت دینار بەهاکەی بۆ گەڕاوەتەوە بە تایبەت دوای ڕاوەستانی جەنجینەوان کۆماری ئیسلامی ئێران و وڵاتی ئیسرائیل ینی دۆخەکە ئاسایی بۆتەوە هاوشێوەی ئەو کاتێک کە پێش ئەوەی جەنگ دەست پێ بکات دینار بەهای زۆر باش و ئێسش هەمان بەهای بۆ گەڕاوەتەوە دۆخی بازار ینی ئاساییە کڕین هەیە فرۆشتن هەیە دۆلار دەکردێت دینار دەکردەوە دراوەکەنە هەموو هەیە بەڵام بە زۆری دۆلار و دینار مامەڵەی پێوە دەکرێت و هەردوو ئەو دراوەش کە دراوێکی سەرچین لە بازاڕی ئالوگۆڕ دراوی شاری هەولێر هەردووچی هەیە دۆخەکە تا ڕادێکی زۆر باش ینی ئاساییە کڕین فرۆشتن هەیە دەمێ یەک لە فرۆشارانی ئەو بازاڕە کاسبکارانی ئەو بازاڕە وەربگرن سڵاو لێ بێتن پێم بڵێ دۆخی بازار چۆنە لەکەیەوە بەهای دینار بەرامبەر بە دۆلار جێگیر بۆ بەهاکەی تۆزەی بەرز بۆتەوە بەڵێ ئەوەی دوایەوەی کە شەڕەکە ڕاوەستا و جۆڵەی کە هەبوو لە بینی ئیسرائیل و ئێران تعدل بارودۆخە تقریبا هێور بۆتەوە دلار لە 144 بۆ 45,000 بەرز بووە بەڵام ئێستا دەبینین لە بازار بە 450 تعدەك بازار جێبی دواوەی کە ئاشتی دروست بوو ئەم مستەقڕەش ئەگەر بەردەوامی پێمایە کاریگەری سەر بازار جوبوجوڵی بازار دەبێت و پێمان نرخی زیاتر دلار ئەگەری دابەزینەیە لەبەرەوەی خواستە دینار زیاد دەکات بۆی حکوومەتی عێراقی پێش ئەم بارودۆخەیە ئەنگاوێکی باشینە کە لە مانجی سێ ئەو بازرگانەی کە بە سیستەمی ئەلکترۆنی عملیان دەکرد ئەمەی گۆڕی بۆ سیستەمی باقی پێشتر مەسەلەن بازرگانی دەتوانین لە مدەی مانجێکدا بازرگانی بکە بەڵام ئێستا توانین بە هەفتەیەک بازرگانێکی بکە ئەمەش کاریگەری سەر بازار دروست دەکات خۆستە دۆلاری کاش کەم دەکات ئەوەیە کاریگەری سەر بازار دروست کردیان خواست کەم بێ دەکات دۆلار ئێستا زۆرە لە بازار بەتاکی دەگەر خواست کەم بێ خواستە دینار زیاد دەبێت دۆلار لە بازار زۆر دەبی بەڵام ئەگەر خوانە خواستە بارودۆخە پێچەوانە بێتەوە یان زۆرژی نایاسایی لەوانی کاریگەری سەر بازار دووبارە دروست بکاتەوە هیواداریشی وانە بێ بەڵام ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ پێمایە نرخی دۆلار زیاتر دابەزێت پێشبینیانێک کە لە دۆخی بازاڕەیە بەهای دینار زیاتر ڕوو لە هەڵکشان و لە بەرزبوونەوەیە وەکو بارودۆخی ئێستا ئەمەکە دەبینن بەڵێ دخی داعەت خواستە دینار زیاترە لەبەرەوەی بازرگان و هاوڵاتیان پێشیان بە دینارە نەک بە دۆلار پێشتر لە ڕێگەی دۆلار و معاملەیان دەکەی بەڵام ئێستا پێچەوانە بتەوە بەدەخی دینارەوەیە تومان کەم دەبینم لێرە دۆخی چۆنە کڕین فرۆشتن پێوە دەکرێت بەڵێ دوای ئەوەی کە تومانیش تقریبان پێش کە شەڕەکە دەست پێکرد نزیکەی 9 میلیۆن دینار بوو 9 میلیۆن تومان بە وەرەقەیەک بوو بە ڕێگەی حواڵەوە بەڵام لە ڕێگەی نەقدیەکەی بە 8 میلیۆن بوو بەڵام ئێستا ئەمەدا بەزیوە ئێستا نزیک بە حواڵە بە 8 میلیۆنە 8 میلیۆن و 100 بە نەقدیەکەشی بە 7 میلیۆن و 100 تعدەك تومانیش بەرز بێتەوە بۆ ئەوەی کەم زەنگە ڕاوەستاوە تومانیش بەڵێ تعدەك هاوڵاتیانیش خواستە زیادێکی لە هاوڵاتیان هەیە دەکڕی بۆ ئیسفادەی لێ بکە
ئەمەشیان ئارەزومەدا ماوە پێشێستا تومان هیچ لە بازار نەبوو کڕین فرۆشتنی پێوەنە دەکرا بەتەبێت لە ناو جەنگەکە ڕۆژانی جەنگە ئێستا ینی کڕین فرۆشتنی شەیە بەخۆی خواستی سەر کەم بوو جەم جۆڵەکە بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە جەنگە دەست پێ و جەنگە ڕاوەستاوە هەوڵەتی ئەوە بیر دەکەنەوە زیاتر بە خۆتبی ئیوای دەکڕی بۆ قازانجیەوەی کە پێویست بێتی هەر ئەوەیە بەزانەکان زۆر سپاسان دەکەم هێوی ینی وەکو میوانەکەشمە ئاژی بۆدا بازار دۆخی بازە زۆر ئاساییە بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەرامبەر بە دراوەجییانەکانیش تا حدێک جێگیرە و بەرە و هەڵکشان و بەرەو بەرزبوونەوە دێ بۆ هۆی ئەوەی کە لە دۆخی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەش تا ئێستاکە دۆخێکی جێگیری هەیە بۆی چاوەڕ دەکرێتن لە داهاتووشدا لانی کەم بەهای دینار نزم نەبێتەوە دانەبەزێت پێشبینیەکانی زۆرینەی بۆ ئەوەیە کە بەهای دینار زیاتر بەرز بێتەوە. زۆر باشە گەیلان هەر بژی سواس بۆ زانیاریەکانت ماندوو نەبی. ئەمڕۆ کۆتاوادێ بۆ تۆمارکردنی ناوی کاندیدەکان بۆ هەڵبژانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و وادەکەش درێژ ناکرێتەوە. بەپێی ئەو وادەی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژانەکانی عێراق دیاری کردووە لە ڕۆژی 25 ئایار بۆ 24 حوزەیران دەرگای تۆمارکردنی ناوی کاندیدەکان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران کراوەتەوە. بەڵام دوای تەواوبوونی ئەو وادەیە بڕیار لەسەر درێژکردنەوەی درا تا 26 حوزەیران و ئەمڕۆژ لەگەڵ تەواوبوونی کاتی دەوامدا تۆمارکردنی ناوی کاندیدەکان کۆتایی پێدێت. وا پێشتری جومانە غەڵای وتەبێژی کۆمسیۆن ڕایگەاندەبوو هیچ بڕیارێک نییە بۆ ئەوەی جارێکی دیکە وادەکە درێژ بکرێتەوە. ڕۆژنامەیەکی ئەمریکی ئاشکرای دەکات زیاتر لە هەفتەیەکە هیچ تۆمارێکی ڤیدیۆیی ڕێبەری کۆماری ئیسلامیێران بڵاو نەکراوەتەوە سەرڕای ئەوی ئاگربەست لە نێوان تەلەبیب و تاراندا ڕاگەنراوە. ڕۆژنامەی نیویۆرک تایمسی ئەمریکی بڵاوی کردوتەوە لە دوای هێرشەکەی ئێران بۆ سەربنکە سەربازەکانی ئەمریکا لە قەتەر ڕێبەری کۆماری ئیسلامیێران هیچ پامێکی نووسراوی بڵاو نەکردوت و لە کاتێکدا زیاتر لە یەک هەفتەشە هیچ تۆمارێکی ڤیدیۆ یاخود دەنگی بڵاو نەبووتەوە. ڕۆژنامەکە ئاماژەی بۆ کردەوە کە دەنگۆی تێکچوونی تەندروستی خامنەیی و هاوکات تیمی پاراستنەکەشی ڕەتیان کردوتەوە کە شوێنی مانەوەی ئاشکرا بکەن و زانیاری لەسەر تەندروستی ڕێبەری ئێران بڵاو بکەنەوە. مەهدی فەزایلی ئەندامی دەستەی پاراستن و بڵاوکردنەوەی بەرهەمەکانی خامنەی ڕایگەاندووە. دوژمن دەیەوێت با بڵاوکردنەوەی هەندێک هەواڵ لە ئاستی خۆشەویستی و پێگەی ڕێبەری ئێران کەم بکەنەوە. وەزارەتی تەندروستی ئێران نوێترین ئاماری کوژرا و بریندارانی ڕۆژانی جەنگی ئاشکرا کردووە. بەپێی ڕاگەنراوێکی وەزارەتی تەندروستی ئێران بەهۆی جەنگی نێوان ئیسرائیل و ئێران لە ماوەی 12 ڕۆژدا 627 کەس کوژراون و 4870 کەسیش لە ناوچە جیاوازەکان بریندار بوون. هەروەها ئاماژە بۆ کراوە هەردوو پارێزگای تاران و کرماشان زۆرترین ژمارەی کوژرا و برینداری تێدا تۆمار کراوە. هەر بەپێی ئەو ئامارانە لە سەدا 86 کوژراوەکان ڕاستەوخۆ لە شوێنی هێرشەکاندا کوژراون و لە سەدا 14شیان لە کاتی گواستنەوەیان بۆ نەخۆشخانە گیانیان لەدەستداوە و هاوکات وەزارەتی پەروەردەی ئێران بڵاوی کردوتەوە لە نێو کوژراوەکاندا 20 خوێندکار و ژمارەیەک مامۆستاش بوونیان هەیە. وەزارەتی دەروێران ڕایگەاندۆ پیتاندنی یۆرانیۆم بۆمبە سیاشتی مافێکیڕەوای خۆیانە و سوپای پازارانیش دەڵێت هەمیشە ئامادەن بۆ جەنگ. وەزارەتی دەروێ ئێران لە ڕاگەنراوێکدا ئاماژەی بۆ کردووە پیتاندنی یۆرانیۆمی ئاشتیانە مافی وڵاتەکەی خۆیانە و بەم نزیکانش دەستەکەنەوە با پیتاندنی یۆرانیۆم بۆ پێشکەشتنی باشترین خزمەتگوزاری بۆ گەلەکەیان و ڕاشیگەاندووە ئەوەی وڵاتان داوای دەکەن ناتوانرێت بە زۆر بەسەریاندا بسەپێنرێت. واوکە سوپای پازارانی ئێران ڕایگەاندووە سەرەڕای ڕاگەاندنی ئاگربەست لەگەڵ ئیسرائیل و وەستاندنی شەڕ بەڵام هیچ متمانەیەکیان با بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل نییە بۆیە لە ئەگەری هەر هێرشێکدا ئامادەن جەنگ دەست پێ بکەنەوە.
کۆشکی سپیڕایگەاند یۆرانیۆمی پیتێنراوی ئێران لەژێر داروپەردووی بنکە ئەتۆمیەکاندایە و نەگوازراوەتەوە. وتەبێژی کۆشکی سپی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی دارایی گەاندووە ئێران بەر لە هێرشەکەی ئەمریکا بۆ سەر سێ دامەزراوە ئەتۆمیەکەی یۆرانیۆمە پیتێنراوەکەی نەگواستۆتە و ئێستا لەژێر داروپەردووی ڕووخاوی دامەزراوە ئەتۆمیەکاندایە. ئەم قسانی وتەبێژی کۆشکی سپی لە کاتێکدایە کە بەشێک لە میدیاکانی ئێران راپۆرتێکی سەرەتایی هەواڵگری ئەمریکایان دزە پێکردو و واشکرایان کردووە. هێرشەکەی ئەمریکا دامەزراوە ئەتۆمیەکانی ئێرانی لەناو نەبردووە. ئەوەش تووڕێی دۆناڵد ترەمپی بە دوای خۆی داهێنا و لە دوای هێرشەکانەوە چەندین جار جەختی لەوە کردوەوە کە ئەوان سێ دامەزراوی ئەتۆمیان با تەواوەتی لەناو بردووە. لە لایەکی دیکەشەوە شارەزایان دەڵێن بەهۆی ئەوەی هیچ تیشکدانەوەیکی ئەتۆمی لە دوای هێرشەکانەوە ڕووی نەداوە دەکرێت پێش هێرشەکە ئێران یۆرانیۆمە پیتێنراوەکە کە ئابڕەکەی دەگاتە 400 کیلۆگرام گواسترا بێتەوە بۆ شوێنێکی نادیار. بۆ تەواوتوێکردنی هێرشەکان بۆ سەرێران ئەمڕۆ ئەنجومەنی پیرانی ئەمریکا کۆ دەبێتەوە لە دوای ئەو ڕەخنانەی لەلایەن سیناتۆرە دیموکراتەکان کە لە هەردوو لیژنی هەواڵگری لە ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیرانەوە ڕاستەی دۆناڵد ترەمپ کراوە سەبارەت بە هێرشکردنە سەر دامەزراوە ئەتۆمیەکانی ئێران و شاردنەوەی ڕاستیەکان لەو بارەیەوە ئەمڕۆ ئەنجومەنی پیرانکۆ دەبێتەوە چاوەڕێژ دەکرێت کۆشکی سپی چوار لە لێپرسراوە باڵاکان بنێرێت بۆ کۆبوونەوەکە بۆ ئەوەی ڕوونکردنەوە بدەنە سیناتۆرەکان. ئەو لێپرسراوانە هەرێک لە وەزیری بەرگری و وەزیری دەرەوە و بەڕێوەبەری ئاژانسی هەواڵگری و سەرۆک ئەرکانی سوپان. بەڵام تولسی گابادار بەڕێوەبەری هەواڵگری نیشتیمانی کە پێشتر جەختی کردبوو لەوەی کە ئێران چەکی ئەتۆمینیە بەشداری کۆبوونەوەکە ناکات. نوێنەری سەرۆکی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕازرای گەاندووە کاتی ڕێکەوتنی ئاشتی لەگەڵ ئێران نزیک بۆتەوە و سەرۆکی فەڕەنساش داوا لە تاران دەکات هاوکاری ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم بکات. ستیڤ ویتکۆف نوێنەری تایبەتی سەرۆکی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاسترای گەاند هیواخوازە بگەنە ڕێکەوتنی ئاشتی تەواوەتی لەگەڵ ئێران. داوتیشی ڕێکەوتنی ئەمریکا و ئێران نزیکە چونکە تاران ئامادەیە ڕێکەوتن بکات. ویتکۆف جەختی لەوەش کردەوە تاران چەندین ساڵی دیکەی پێویستە بۆ ئەوی بگاتە یاخود بگەڕێتەوە بۆ بەرنامە ئەتۆمیەکەی و هاوکات دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا ڕایگەاندووە هەفتەی داهاتوو دانوستان لەگەڵ ئێراندا دەست پێ دەکاتەوە هەروەها کەمکردنەوەی سزاکانی سەر ئێرانیش بە دوور نازانێت و ترەمپیش ڕایگەاندووە ئەو حەز بە ڕێکەوتنی ئاشتی درێژخایەن دەکات بەڵام ئەگەر پێویست بکات ئەوە جنگ هەڵدەگیرسێنەوە بەڵام ئەوە ڕوونادا چونکە تاران لە ئێستادا زیاتر چەخت لەسەر بنیاتنانەوەی وڵاتەکەی دەکاتەوە نەک پەرەپێدانی چەکی ئەتۆمی. هەروەها مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەاند و پێویستە ئێران ڕاستەوخۆ لەگەڵ واشنتندا دانوستان بکات نەک لە ڕێگەی وڵاتانی سێهەم و چوارەمەوە. و لەلایەکی دیکەشەوە ئیمانیۆل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا داوای لە ئێران کردووە هاوکاریەکانی لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم دەست پێ بکەن و ئەمەش دوای ئەوەی پەرلەمانی ئێران پرۆژە یاسایەکی پسەند کردووە بۆ ڕاگررتنی هاوکاریەکانی وڵاتەکەی لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم. هەر ئەمڕۆ سەرکردەکانی یەکێتی ئەوروپا بۆ باسکردن لە ئۆکراین و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕێکەوتنیان لەگەڵ ئیسرائیل کۆدەبنەوە. یەکێتی ئەوروپا ڕایگەاندووە ڕۆژێک دوای کۆبوونەوەی لووتکەی ناتۆ لە لاهای ئەمڕۆ سەرکردەکانی یەکێتی ئەوروپا لووتکەی خۆیان لە بڕۆکسل دەبەستن کە چەندین پرسی گرنگ لەسەر مێزی گفتوگۆکان دەبن و دیارترینیشیان شەڕی ئۆکراین و ڕۆژی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دوای شەڕی 12 ڕۆژەی نێوان ئێران و ئیسرائیل هەروەها سەرەکیترین تەوری کۆبوونەوەکەش کە لەسەر داوای ئیسپانیایە پرسی هەڵوەشانەوەی ڕێکەوتنی بازرگانی نێوان یەکێتیەکە و ئیسرائیلە. ئەوەش بەهۆی ئەوەی بەشێک لە سەرکردەکانی یەکێتیەکە بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل بە ئەنجامدانی تاوانی جەنگ لە غەزە تۆمەتبار دەکەن و تا ئێستاش تەنها ئەڵمانیا بەڕسمی ئەو هەڵی ئیسپانیای ڕەت کردوتەوە. هەروەها لە کۆبوونەوەکی ئەمڕۆ یەکێتی ئەوروپا ڕاوێژکاری ئەڵمانیا بۆ یەکەمین جار لە دوای دەست بەکاربوونی و بەشداری دەکات و سەرۆکی ئۆکراینیش لە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانسەوە بەشداری کۆبوونەوەکە دەکات.
لایەنێکی سیاسی ئیسرائیل پرۆژە یاسایەک بۆ هەڵوەشانەوەی کنێس بە ئەنجامدانی هەڵبژاردنی گشتی پێشکەش دەکات. پارتی دیموکراتی ئیسرائیل بە سەرۆکایەتی ئەرلابێرد ڕایگەیاندووە پرۆژە یاسایەک بۆ هەڵوەشانەوەی کنێست و ئەنجامی هەڵبژاردننی گشتی پێشکەش کردووە لە ئەنجامی داڕوخانی فراوانی بەرەی ناوخۆی ئیسرائیل و وەزیادبوونی قەیرانەکان و وا بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان کە حکوومەتی ئیسرائیل هیچ پلانێکی نییە بۆ چارەسەرکردنیان. و ئاماژەی بۆش کردووە لە دوای هێرشی 7 ئۆکتۆبەرەوە ئیسرائیل ڕوبەڕووی قوڵترین قەیران بۆتون لە مێژوودا و حکوومەتی شکستێناوە لا بەڕێوەبردننی ئەو شەڕانەی لە دوای هێرشەکەی حەماسەوە هاتۆ تاراوە و ڕاشیگەیاندووە ئەگەر پرۆژە یاساکە پەسەندکرێت لە ماوەی 90 ڕۆژدا کنێست هەڵدەوەشێنرێتەوە و هەڵبژاردننی گشتی لە ئیسرائیلدا بەڕێوە دەچێت. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاندووە وەکو چۆن ئیسرائیلیان ڕزگار کردو بە هەمان شێوە ناتانیاهۆش لە دادگایکردن ڕزگار دەکەن. ترامپ لە تۆڕی کۆمەڵایەتی تروث سۆشیال نووسیوێتی سەری سوورماوە لەوەی کە دەوڵەتی ئیسرائیل لە کاتێکدا کە تازەیەکێک لە گەورەترین سیاسەتەکانی لە مێژوودا بەخۆی و بینیوە بەردەوامی دەدات با هەڵمەتێکی بێمانە دژی سەرۆکوەزیرانەکەی. هەروەها دووپاتشی کردوتەوە کە لەگەڵ ناتانیاهۆ پێکەوە بە دۆزەخدا تێپەڕون و کاتێک ڕوبەڕووی دژمنێکی کۆن و سەخت و وازیرەک بوونەتەوە و توانی ویانەیەکی لە گەورەترین و بەهێزترین بەرنامە ئەتۆمیەکانی جیهان بە تەواوەتی لەناوبرن. ترامپ ڕاشیگەیاندووە دادگایکردنی ناتانیاهۆ پاڵنەری سیاسی و ئەنجامەکەی زیانی و ئامانجیانە کە زیانی پێبگەێنن. هەر بۆیە داوای کردووە بە زووترین کات دادگایکردنەکە هەڵبۆشێنرێتەوە دووپاتشی کردوتەوە. ئەمریکا چۆن ئیسرائیل ڕزگار کردووە بە هەمان شێوەش بنیامین ناتانیاهۆ لە دادگایکردن ڕزگار دەکات. ئێران دەستگیرکردنی 26 کەسی دیکەی بە تۆمەتی سێخوڕیکردن بۆ ئیسرائیل ڕاگەیاندووە. ئاژانس هێواڵی فارس بڵاوی کردوتەوە دەستگای هەواڵگری سوپای پاسداران لە ئۆپەراسیۆنێکدا 26 کەسی با تۆمەتی پەیوەندی بە مۆسادی ئیسرائیلی دەستگیر کردو کە پەیوەندی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان بە جەنگی ئێران و ئیسرائیلەوە هەبوو و دەستیش گیراوە بەسەر چەندین کەرەستە و کەلوپەری سەربازیدا. و ئاماژە بۆش کراوە کە زۆرینەی دەستگیرکراوەکان دانیان بەوە داناوە کە کاری تێکدەرانیان کردو و ئاژاوە گێڕیان دروست کردەوە بەپێی ئامارە ناڕەسمیەکانیش لە ماوەی جەنگی نێوان ئیسرائیل و ئێراندا زیاتر لە 600 کەس لە ئێران با تۆمەتی سێخوڕیکردن بۆ ئیسرائیل دەستگیر کراون. هەر لە ئێران دەمێنینەوە حکوومەت ئێران ڕای دەگەێنێت گەشتە ئاسمانەکانی ئێران دەست پێ دەکەنەوە تۆڕی ئینتەرنێتیش ئاسایی دەبێتەوە. فاتیمە موجاهرانی وتەبێژی حکوومەتی ئێران ڕای گەیاندووە ئاسمانی ئێران کراوەتەوە بە چەندین قۆناغیش گەشتە ئاسمانەکان دەست پێ دەکەنەوە و سەرتاش لەو ناوچانەوە دەبێت کە پارێزراوترین و دواتر سەرتاسەری ئێران دەگرێتەوە. لەبارەی تۆڕی ئینتەرنێتیش ساراشمی وەزیری پەیوەندیەکانی ئێران ئاماژەی بۆ کردووە لەگەڵ ئاسایی بوونەوەی ڕەوشەکە پەیوەندیەکانی ئاسایی دەبنەوە وەکو پێشتری لێ دێتەوە وتیشی لە ئێستادا ئینتەرنێت لەسەر هێڵە جێگرەکان ئاسایی بۆتەوە و هێڵەکانی مۆبایلیش لە چەند کاتژمێری داهاتوودا ئاسایی دەبنەوە. دەچینە باکووری کوردستان دوای زیاتر لە 30 ساڵ بنکراوێکی کورد لە باکووری کوردستان ئازاد کرا و دەڵێت پێویستە هەموو کورد پشتیوانی لە پرۆسەی ئاشتی بکات. ئەحمەد دۆغان ئەو هاوڵاتی خەڵکی شاری ئێلێح لە باکووری کوردستانە لە دوای 31 ساڵ زیندانیکردن لە تەمەنی 61 ساڵیدا ئازاد کرا. دۆغان لە ساڵی 1994 لەلایەن دادگایەکی تورکیا لە شاری ئێلێح بە تۆمەتی تێکدانی ئاسایشی نیشتیمانی و بەرەنگاربوونەوەی حکوومەت زای زیندانی هەتاتایی بەسەردا سەپێنراوە لە ماوەی ئەو 31 ساڵەشدا لە زیندانەکانی شەرناخوان و ئەدەنە و ئەلح بووە. و ئەحمەد دۆغان کە دوای ئازادکردنی بە شایی و ئاهەنگ لەلایەن کەسوکاری و جەماوەرێکی زۆر و پێشوازی لێکراوە ڕایگەیاندووە
خۆشحاڵە بە دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی وتیشی پێویستە هەموو کورد لە باکووری کوردستان و تورکیا پشتیوانی ئەو پرۆسەیە بکات. بڕیارەکەی دۆسەی کۆبانەیە دوای ساڵێک ڕاگەیەنراو ئەو کەسانەش کا لە دۆسەکەدا دادگایی دەکرێن ڕێگە پێدەدرێت داواکاری پێشکەش بە دادگای تێڵچوونەوە بکەن. دوای ساڵێک بڕیاری دادگا لەسەر دۆسەی کۆبانێ لە ئەنقەرە ڕاگەیەنرا کە تیایدا 108 سیاسەتمەدار دادگای کراون و 24 کەسیش سزای زیندانیکردنیان بەسەردا سەپێنراوە. بڕیارەکەش لە 32,000 لاپەڕە پێکاتەوە بەپێی بڕیارەکەش دادگا هاوسەرۆکی پێشووی هەدەپە سەلاحەدین دەمیرتاش بە 42 ساڵ زیندانی کردن و فیگان یوکسەکداخیش بە 30 ساڵ و 3 مانگ زیندانیکردن سزادراون و بڕیارەکە ڕێگە بەو کەسانە دەدا کە لەو دۆسەیەدا کە دادگایی دەکرێن داواکاری پێشکەش بە دادگای تێڵچوونەوە بکەن. لە دۆسێکەدا بە تۆمەتیان دامون لە ڕێکخراو ئەحمەد تورک هاوسەرۆکی پێشووی گەورە شارەوانی ماردین و 10 ساڵ و گوڵتان کناشاک و هەروەها سێبەرها تونجەر و 12 ساڵ و ئایلان ئاتاک ببورن ئاکاتان ئاتای پەرلەمانتاری پێشووی هەدەپە 9 ساڵ و 9 مانگ و ئەمێن ئاینا سزای 10 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. لێپرسراوێکی کەچەکە دەڵێت ئەوەی لە سەرشانیان بووە بۆ ئاشتی جێبەجیان کردەوە نابێت دەسەواژەی تورکیای بێتیرۆر بۆ پرۆسی ئاشتی بەکاربهێنرێت. بە سێ هۆزات هاوسەرۆکی کۆمەجڤاکێن کوردستان کەچەکە ڕایگەاندووە ئەوەی لە سەرشانیان بە وەک ئەرکێک بۆ پرۆسەی نوێی ئاشتی بە تەواوەتی جێبەجیان کردو و ئێستاش دەبێت حکوومەتی تورکیا هەنگاوی کردەی و پێویست بۆ ئاشتی بنێت. وتیشی نابێت لێپرسراوانی ئەنقەرە دەستەواژەی تورکیای بێتیرۆر بۆ پرۆسی ئاشتی بەکاربێنن لەبەرەوەی ئەو بابەتە ناوی پرۆسی ئاشتیە و کۆمەڵگەی دیموکراسی دەبێت و دەبێت هەموو لایەک ئەو دەستەواژەیە بەکاربهێنن. Süreci işte iktidarın tanımladığı gibi ناساندنی ئەم پرۆسەیە بە پرۆسی تورکیای بێتیرۆر لەلایەن دەوڵەتەوە زۆر هەڵێ و بە ئاشکرایەڵین ڕەتیەکەینەوە. پێویستەم پێناسەیە لە کارنامەکان دوور بخرێتەوە چونکە ناوی پرۆسەکە ڕوونە پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراسی. ئۆجلان لە 27 شوبات بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراسی کرد. دواتر بە هاوکاری وەفدێکی دەوڵەت و لێک تێگەیشتنی هاوبەش پەرەی پێدرا. نکۆڵی لەوە ناکرێت خودی دەوڵەت لە ناو پرۆسەکەیە وەکو پرۆسەی ئاشتی پەسەندیەکە. ئەگەر دەسەڵاتدارانی تورکیا دەست هەڵنەگرن لەو جۆرە گوتارە هیچ گفتوگۆیەکی ڕاستپەرە ناسێنێت و پێشکەوتنیش لە پرۆسەکەیە بەدی نایەت. eleştirilen bir çağrıydı. زیاتر لە 30 ساڵە دەیان گوندی ناوچی لێجە لە ئامەد بە بیانی ئۆپەراسیۆنی سەربازی دژی پەکەکە قەدەغی هاتوشۆی تێدا ڕاگەیەنراوە. ئاژانسێکی باکووری کوردستانیش ئاشکرای کردووە بە بیانی ئەو ئۆپەراسیۆنەوە زیاتر لە 20 گوندی ناوچی لیجە چۆڵکراون و دەسەڵاتی تورکیاش بەهۆی گەڕان بۆ نەوت ژینگی ئەو ناوچەی تێکداوە. تورکیا لە 20 گوندی ناوچەی ئامەد سەرقاڵی گەڕانە بۆ نەوت. دانیشتوانی ئەو گوندانەی باکووری کوردستان ناڕەزاتی دەدەبڕن و دەڵێن زیانی گەورە بە خەڵکی ناوچەکە و ژینگەکەی گەشتووە. دانیشتوانی 21 گوندی ناوچەی لیجەی سەرپارێزگای ئامەد لە باکووری کوردستان کە زۆربیان لە ساڵی 1990 بە بیانی ئۆپەراسیۆنی سەربازی تورکیا دژ بە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ناچار بە دوورخستنەوە و چۆڵکردنی گوندەکانیان کراون دەڵێن ژینگەی ناوچەکەیان بەهۆی گەڕان بە دوای نەوتدا تێک چووە و زیانی گەورەی پێگەشتووە. ئاژانسی مێزۆپۆتامیا بڵاوی کردوێتەوە کۆمپانیای تۆرکش پەترۆڵ کە لەلایەن لێپرسراوێکی باڵای پارتی داد و گەشەپێدان ئاکەپە خاوەندەرەتی دەکرێت لە ساڵی 2023 دەستی بەگەڕان و هەڵکەندنی بیری نەوت لە ناوچەکانی لیجەی ئامەد کردووە. دانیشتوانی ئەو 20 گوندەی ئامەد دەڵێن حکوومەت تەنیا ڕێگەی بە گوندنیشتان داوە کە ڕۆژانە لە سەعات 9 بەیانی بۆ 5 ئێوارە سەرقاڵی جووتیاری و ئاژەڵداری بن و دواتر دەبێت ناوچەکانیان چۆڵ بکەن. بەڵام گوندنشینان لەو بڕێرە ناڕازین و پیان وایە ئامانج لەو کارە ڕاگواستنی کورد و داگیرکردنی ژینگەکەیەتی. عیسا داکتاش کە خۆی خەڵکی گوندی سیسەی سەر بالیجەی ئامەدە دەڵێت لە ساڵی 1994 بەهۆی هێرشی سوپای تورکیا بۆ سەر گوندەکەیان نزیکەی 12 کەس کوژراون و دانیشتوانەکە ناچار بە سۆڵکردن کراون. بەڵام دەرکەوتووە ئەوە تەنها بیانوو بووە
بۆ بەتاڵانبردنی سامانی سروشتی ناوچەکە. نۆت و شارە تەبای گوندێ لێژێ ئەمە بێژێت تەبایی کۆچبەرکردن وان گوندی وا شەوەتاندن یعنی ئیرۆ دخوازێکی عندی بیش شەواتێ نا بەسەر ئەکۆلۆژی تاریباتکی مەزە ددن دەبێکی لەوا دەرە ژیان نەکرد yani dibê jiyan çima nekin dibê îşe darê me ve bira çê nebe bira îşe keskî başe danêre bira raz çê nebin. دانیشتوانی گوندەکانی لیجە پیان وایە دەسەڵاتی تورکیا بە ناوی گەڕان بۆ نەوت زۆربەی درەخت و دەرەستانەکانی ئەو ناوچەی بڕیوەتەوە و دواتر تاڵان فرۆش کراون لە ئەنجامیشدا ئاژەڵ و مەڕوومەڵاتی ناوچەکە بێ لەوەردەمێنێتەوە. ئەوە شوا دەکات خەڵک بە ناچاری گوندەکان بە تەواوەتی چۆڵ بکەن. هاوکات کەسیبان توران کە خەڵکی گوندی نێنیاس دەڵێت ئامانجی دەسەڵات لەو هەنگاوانە زیانگەاندنە بە ژینگە و ژیانی کورد و خاکی کوردستان. ئەو کاوی ئەنەرژیاوی قەدەیشتە گاوە بێبڕینێ حیوانێ مە برچی دمێنن و ئەم ناخوازە پەترۆلێزی برە دەرنەخژمەرە پەترۆلەوانزی لازم ننەیانێ ئەو کێ داتنە شاوتاندنێ و دخوازن یانێ ئیشتە مە کۆشبەر بکە ژوان دیا بخەورینن یانێ ناخوازە کوردستان یانێ ji xura bixebite çalekî bike yanê ji xura karê xwe bike. ماوەی زیاتر لە 30 ساڵە بە بیانووی ئۆپراسیۆن دشی پاکە دەیان گوندی باکووری کوردستان لە ئامەد و جولەمێرگ و شەرناخ بە ناچاری سۆڵکراون و لە زۆربەی ئەو ناوچانەش دەست بە گەڕان بۆ نەوت و کانزەکان کراوە بەڵام دوای ڕاگەاندنی دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی ژمارەی زۆر لە خەڵکی ئەو ناوچانە هیوایەکیان بۆ گەڕاوەتەوە کە لەگەڵ جێبەجێکردنەوەی پرۆسەی ئاشتی بیانوویەک نامێنێت بۆ قەدەغەکردنی هاتوچۆ و ژیانکردن لەو ناوچانەدا. گەشتی کاتژمێر 12 کۆتایی